دەبێت. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر بۆردومانەکان ڕاستەوخۆ دەچمە لای پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سۆرانەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. ئازاد سڵاوت لێبێ و ئەم کاتت باش، زانیاری زیاترمان بۆ بخەیتە ڕوو بزانین تا ئێستاش بۆردومانی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بەردەوامە یاخودنا؟ بەڵێ شەیدا خان سڵاو لە تۆ لە پیرانی باران کردووە لە ناوچە سنووریەکانی دەڤەری برادۆر. دیارە ئەو ناوچانەی کە تۆپباران کراوە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە گوندی بنڕەشتین، دەرهۆڵ، بنپەرێز، کەسینە، ناوڕووباران دیارە ئەم ناوچانە لەلایەن تۆپخانەکانی کۆماری ئیسلامی ئێران بە بیانووی بوونی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێران کەوا لەو ناوچانەن تۆپبارانی ئەو ناوچانە ئاکاتن. هەر یەک لەم گوندانە بڵین بنڕەشتین و دەرهۆڵ و بنپەرێز و کەسینە دیارە گوندەکانیان لە بەیانیەوە سۆڵ کردوون کە تۆپبارانەکە لە دوێنێوە سڕ بووە. هەروەها ئەمڕۆ بەیانی تۆپبارانەکە بە سڕی تاوەکو کات بەریانزەی نیوەڕۆ دەستی پێکردبەوە. ئەم گوندانە بۆ سەلامەتی ژیانی خۆیان بە شێوەیەکی کاتی گوندەکانیان زێشتن کە بەشێک لە تۆپەکان بەر لە نێو گوندەکان کەوتبوونە خوارەوە، لە نزیک ماڵی هاوڵاتیان کەوتبوونە خوارەوە. خۆشبەختانە ئەو زانیاریانەی کەوا ئێمە کەوتون لە ناوچەکە زەرەر و زیانی ژیانی بە دوای خۆیەوە نەهێناوە لە نێو هاوڵاتیانەی هاوڵاتیەکی مەدەنی لە ناوچەکە نەبووەتە قوربانی، تەنها زیان بە چەند ئۆتۆمبیلێک کەوتووە لە ناوچەکە بەهۆی تۆپبارانەوە. هەروەها لە ناوچەی باڵەکایەتیش لە بناری هەڵگۆر تۆپبارانەکە و ناوچەشی دیارە ئەمڕۆ گرتوۆتەوە بە تایبەتی لە ناوچەی سیخی دەرێ کۆماری ئیسلامی ئێران ئەم ناوچانەشی تۆپباران کردوون. برادۆست بەردەوام بەهۆی تۆپبارانی وڵاتانی دراوسێ هەم ئیران هەم تورکیا لەم ناوچانە کە حزبەنایەرەکانی ئەوان لەم ناوچانن، ئەوان ئەم ناوچانە تۆپباران ئەکرد. قوربانی سەرەکیش لەم نێوەدا هاوڵاتیانی ناوچەکان بە تایبەتی ئێستا کە کۆسەریەکان ڕەوەندەکان لەم ناوچانن و هەروەها هاوڵاتیان بەشێکی زۆریان ئەم ناوچانە ناوچەی کوێستانی کاڵیان کردووە لە ئێستادا وەرزی پێگەیشتنی تەماتەیە بە تایبەتی لە ناوچە کوێستانیەکان. ئەمە وای کردووە کەواتە لە ڕاوچەیەکی زۆر لەلایەن هاوڵاتیان دروست بووەوە. هاوڵاتیان نەتوان بە ئازادانە سەردانی ئەم ناوچانە بکەن کە تۆپبارانەکە بە سڕی ناوچەکە ئەگرێتەوە. لە ڕابردووشدا 15 گوندی دەڤەری برادۆست بەهۆی شەڕ و نائارامی ناوچەکە بڵین سۆڵ بووەوە ئاوەدان نەبووەوە. بەشێکی زۆری لەم گوندانە کە لە ئێستادا کە ئاماژەم پێدان مەترسیان لەسەرەوە لەگەڵبوونی تۆپباران مەترسی زۆرەکەوێتە سەر هاوڵاتیان و ناچارە بن گوندەکانی خۆیان سۆڵ بکەن بە شێوەیەکی کاتی. بەڵێ شەیداخانەمە زانیاریەکان بوو. بەڵێ سوپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی، سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت. دەستەی دەستپاکی ڕەغاشکرای کرد وەزارەتی تەندروستی بە فیڕۆدانێکی گەورەی کردووە لە کڕینی دەمامک بە بڕی 24 ملیۆن دۆلار لە ڕاگەیاندراوێکدا کە لەلایەن بەشی